گرنگی ئەم توێژینەوە لەوەدایە کە بێتە هۆی لێک نزیکردنەوەی فکرە تەندروستیەکان، تێکەڵکردنی زانستە تەندروستی و زانستە پزیشکەکان بە یەکتریە، بێتە هۆی ئاشناکردنی توێژەرانی نێودەوڵەتی لەگەڵ توێژەرانی خۆماڵی بە یەکتری. بۆیە گۆڕینەوەی هەموو ئەو فکرانە بێتە هۆی دروستبوونی چەندین توێژینەوە، چەندین پرۆژەی تەندروستی بۆ ئەوی لە داهاتوودا کە خزمەت بە ڕەوشی تەندروستی بگەێنێ هەم لەسەر ئاستی کوردستان و عێراق و لەسەر ئاستی جیهانی. ئامانجی کۆنفرانس بۆ گەیاندنی پەیامێکی زانستیە بۆ هەموو ئەوانەی کە تێی ئامادابن. ئێمەش وەکو زانکۆ ناوەندێکی ئەکادیمین، ناوەندێکی زانستین، هەڵساین بانجاندانی ئەم کۆنفرانسە و ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە، تەندروستیە و زانستە پزیشکیەکانیشە لەژێر ناونیشانێکمان داناوە لە ئەنجامی وەرگرتنی هەموو ئەو توێژینەوانەوە گەشتین بە دانانی ناونیشانێک بۆ ئەوەی کە هەمومان پێکەوە کار بکەین بۆ باشترکردنی سێکتەرە تەندروستیەکان لە کوردستاندا. و لەم کۆنفرانسەدا ئێمە 28 توێژینەوەی ناوخۆیی و دەرەوەمان وەرگرتووە. ژمارەیەکی زۆر توێژینەوە پێشکەش بە لیژنەی زانستی کۆنفرانسمان کرد کە 68 توێژینەوە بوو، چ ناوخۆی چ دەرەوە. بەڵام ئێمە گوڵبژێرمان کردن و 28 دانەمان لێ هەڵبژاردن، چونکە ئەم 28 هەڵبژێراوە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە ژیان و کێشەی ڕاستەوخۆی ئێستای هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سلێمانی